وەک چاوەڕوان دەکرا بە بڕیاری سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جۆ بایدن چەندین بنکەی میلیشیاکانی حەزبوڵای عراقی لە ناوخاکی سووریاداکران ئامانجی بۆمبارانی هێزی ئاسمانی ئەمریکا و کوژرا و برینداری لێکەوتوتەوە. دوایەوەی لە ماوەی ڕابردوودا لەلایەن میلیشیاکانەوە هێرشکرایە سەر چەندین بنکەی سەربازی کە هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانانی لەخۆگرت بوو، چاوەڕوان دەکرا ئەمریکا وەڵامی ئەو هێرشانە بداتەوە. بۆیە بە پێی ئەو زانیاریانەی کە لە پنتاگۆنەوە بڵاوبوونەتەوە، ئەو وەزارەتە چەندین بژاردەیان خستووەتە بەردەمی سەرۆک بایدن ناوبراو ئەو ئامانجەی ناوخاکی سووریای هەڵبژاردووە. چاودێران بڕوایان وایە هۆکاری هەڵبژاردننی سووریا بە وەڵامدانەوەی میلیشیاکان ئەوەیە ئەو میلیشایانە عراقین، بەڵام کاتێ لە سەرخاکی وڵاتێکی تردا بن حکوومەتی عراق ناچار نابێ ئیدانەی بۆمبارانەکە بکە، چونکە ئەو هێزانە بەپێی فەتوای مەرجعیەت دەجوڵێنەوە نەک با بڕیار و ئاماژەی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان. وەڵامدانەوەکەش قورس نییە و هاواستە لەگەڵ هێرشی میلیشیاکاندا، بەڵام ئەوە ئیرادەی ئەمریکا نیشان دەدا کە ڕێگە بەوە نادا هێزەکانی بکرێنە ئامانج و وەڵام نەداتەوە، چونکە ئەوە بە بەهێزی ئیدارەی نوێی کۆشکی سپی لێک دەدرێتەوە. بەڵام هەڵبژاردننی ئامانجەکە لە ناوخاکی سووریا و نزیکی شاری ئەلبوکەمال بۆ ئەوەیە ئەو دەرگایە دانەخە کە لەگەڵ ئێراندا کردوویەتیەوە، چونکە وەڵامدانەوەی ناو عێراق ئاڵۆزیەکانی زیاتر دەکرد و دایالۆگی چاوەڕوانکراوی تاران و واشنتنی لەسەر دۆسەی ئەتۆمی دەخستە مەترسیەوە کە یەکێتی ئەوروپا تیایدا نێوەندگیری دەکات. ناوەندە سیاسی و میدیایەکان لە ئەمریکاوە گەرمبوونی جەنگی یەمەن و هێرشکردنە سەر هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق گرێ دەدەن بە کێشەی دۆسی ئەتۆمی ئێرانەوە کە گوایە تاران ئەو کارتانەوەک و گوشار خستنە سەر ئەمریکا و هاوپەیمانەکانی بەکاردەهێنێ بۆ ئەوەی واشنتۆن ناچار ببێ بە گەڕانەوەی بێمەرج بۆ دەقی ڕێکەوتنامەی ئەتۆمی کە ئیدارەی باراک ئۆباما لە ساڵی 2015دا لەگەڵ تاران واژۆی کرد، بەڵام ئیدارەی ترامپ لە 2010دا پاشەکشەی لێ کرد و گەماڕۆی زۆری قورسی خستە سەر ئێران و دامەزراوە ئابوووریەکانی. چەند کاتژمێرێکیش بار لە هێرشەکان مەسرۆر بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم لە پرانس کۆنفرانسێکدا ڕاگەیاند زانیاری زۆر باشیان لەسەر ئەو لایەنە دەستکەوتووە کە هێرشی کردووەتە سەر فڕۆکەخانەی هەولێر، ناوبرەوە ئاماژەی بۆدا کە لەگەڵ حکوومەتی بەغدا و هێزەکانی هاوپەیمانان زانیاریەکانیان ئاڵۆگۆڕ کردووە، بەڵام ئاماژەی بەناوی ئەو لایەنە نەکرد کە بەرپرسە لەو هێرشانەدا. لە دوای بۆمبارانی بنکەی ئەو گروپە میلیشیاییە، پنتاگۆن دڵنیایی خۆی لەسەر زانیاریەکان ڕاگەیاند کە ئەنجامدەرانی ڕاستەقینەوەی هێرشانە کراونەتە ئامانج و زیانیان پێگەیشتووە.